بینەران و بیسەرانی ڕۆژهەڵاتیۆم کاتان باش، زۆر خۆشحاڵم کە گەڕای هاوکارانم بە دیدارێکی تایبەت هاتوونە خزمەتان. هەروەک دەزانن 28 جۆزەردانی ساڵی 1400 شانۆی بەناو هەڵبژاردنەکانی سەر و کۆماری لە ئێران و هەروەها هەڵبژاردنەکانی شۆڕای شار و گوندەکان بەڕێوە دەچێت. دیارە ئاماژەکانمان پێ دەڵێن کە ئەم هەڵبژاردنە بۆ کۆماری ئیسلامی زۆر گرینگە و مەشروعەتی نظامی کۆماری ئیسلامی بە پێی ئاماژەکان وا دەڵێ کە زۆرتر بەرەو قەیرانی زیاتر و داڕمانی زیاتر ڕوات. بۆ تاوتوێکردنی کۆمەڵێک پرسیاری سەبارەت بە هەڵبژاردنەکان و ڕووداوەکان و هەروەها پێشاتەکان ئەمڕۆ میوانداری بەڕێز هاوڕێ عەبدوڵڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵین کە هیوادارم تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمان بن. کاک عەبدوڵڵا سەرەتا زۆر بەخێر بی و سپاس بۆی کە بانگێشتێمەتان قبوڵ کرد. سپاس بۆ خۆت کاک سامان و بۆ هەموو پێرسۆنێلی ڕۆژهەڵات تیڤی و لە ڕێگەی ئەم تەلەڤیزیۆنەشەوە سڵاوێکی گەرم دەنێرم بۆ هەموو خەڵکی کوردستان. بەڵێ زۆر سپاس. کاک عەبدوڵڵا، ئێران بەرەو هەڵبژاردنەکانی سەر و کۆماری دەڕوات و هەروەها شۆڕای شارەکان. پێم خۆشە سەرەتا پرسیارەکەم بۆ دەست پێ بکەم کە دوای ئەزموونی 4 دەهێ لە هەڵبژاردنەکانی ئێران بەگشتی هەڵبژاردن لە ئێران بە چ مانایەکە؟ لە ڕاستیدا ناوزەتکردنی ئەو میکانیزمەی کە لە ئێران بەڕێوە دەچێت 4 ساڵ جارێک بە ناوی هەڵبژاردن لە جێی خۆیدا نییە، پڕ بە پێست نییە. بۆ ئەسڵەن شتێک بە نێوی هەڵبژاردن هاتە ئاراوە؟ بۆ لە زیاتی حکوومەتی ئیسلامی کە ئیتر هەڵبژاردنیشی پێویست نییە ناوی جمهوری ئیسلامیان هەڵبژارد کە مەسەلەن بە خەیاڵی خۆیان ڕەنگ و بۆیەکی نزیک بە نیزامێکی کۆماری ڕاستەقینەی پێ بدەن. ئەوە دەگەڕێتەوە بۆ سەر ئەو ڕاستیە کە وەختێک شۆڕش لە ئێران کرا، سەرەتا لەو شۆڕشەدا لەو بزوتنەوەدا بە دژی نظامی پاشایەتی خەڵک ئازادیان دەویست، خەڵک هەڵبژاردنیان دەویست، خەڵک خۆشبەختیان دەویست، خەڵک حاکمیەتیان دەویست، یعنی حاکمیەت دەیانویست بۆ خەڵک بێ. پێش ئەوە دەیان ساڵ پێش ئەوەش لە ئێران شۆڕشی مەشروتە کرابوو، خەڵک قانونی دەویست، یاسای دەویست، حکوومەتی سەرەڕۆی نەدەویست. هەڵبژاردن هاتبوو نێو کولتور و فەرهەنگی سیاسی ئێرانەوە. ئەوانە وای کرد کە نەتوانن یەکسەرە هەڵبژاردن لابەرن، ئەگینە بە شێوازی بیرکردنەوەی خۆیان ئەو حاکمیەتی ئاخوندی و نیزامی ویلایەتی فەقیه پەیوەندیەکی لەگەڵ هەڵبژاردن نییە، چون بە گوێرەی ئەو نیزامە ویلایەتی فەقیه حەقی وەکو شوان وایە و خەڵک مێگەلن، تەنیا ڕێیان پێنیشان دەدا، پێیان دەڵێت چ بکەن و چ نەکەن و ئەوانیش ئیرادەیەکیان نییە. هەڵبژاردنی ئازاد چەمکەکەی لە قانونی ئەساسی ئێران و لە نیزامی جمهوری ئیسلامیدا بە شێوەیەکی ڕاستەقینەی خۆی بوونی نییە. ئەمە لە ئوروپا سەری هەڵداوە و ئەمان هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی کاردانەوەیەک بوو لە ئەوان غەرب بە فاسید دەزانن، ئوروپا و ئەمریکا و وڵاتە دیموکراسیەکان بە فاسیدیان دەزانن، ئەسڵەن لە بەرابەر ئەواندا نیزامەکەی خۆیان تعریف کرد. لەبەرەوە بەڕاستی لە حەقیقەت و لە کانگای دڵیانەوە، لە کانگای بیرکردنەوەی نیزامی ویلاییدا جێگەیەکی ڕاستەقینە بۆ هەڵبژاردن بوونی نییە. ئەمە چ بکەن کە ئەم میلەتە و ئەو خەڵکە دەیان ساڵ خەباتی کردبوو بۆ ئازادی، بۆ قانون، بۆ مەجلیس کە لە ئەوڵۆپیان دەگوت عەداڵەتخانە زەمانی قاجارەکان بۆی خەڵک نوێنەرایەتی بکرێ، بۆ ئەوەی بەدەنگدان شت هەڵبژێردرێ، نەدەکرا یەکسەرە ئەوە وەلانین. بۆیە تێکوڵەکەیان وەرگرت، بەڵام کاکڵەکەی ئەوە نییە. کاکڵێکی ئینتیخاباتی ئازاد هەرگیز لە ئێران نەبوو لەم 42 ساڵە، بەڵام شتێک هەبوو لە بینیاندا، ئەویش لە بینی خۆیاندا جۆرە ڕەقابەت و ململانەیەکە بوو کە چێ دەبێ و چێ نابێ. ئەوەش وردە کەم بووەوە، ئەوەش وردە کەم بووەوە. لە ساڵی 88
بە بڕوای من کۆماری ئیسلامی حتا لەگەڵ ئەوەش یعنی ئەوەشی لێ زیاد بوو تمەشای کرد ئەو قسەی خۆیان زۆر بە جددی بگرن کە وەختی خۆی خامنەی گوتی هەڵبژاردن تازە بۆتە مەترسیەکی ئەمنیەتی لە ئێران یعنی تا پێش ئەوە لە نێو خۆیاندا جۆرە ڕقابەتێکە بوو هەرچەند نە هەڵبژاردن بوو نە هەڵبژاردننی ئازاد بوو نە دیموکراتیک بوو بەڵام تەنانەت ئەوەشیان نەهێشتەوە بۆ شوورای نیگاهبان ڕۆژ بە ڕۆژ زیاتر بە ڕەدی سەلاحیەتەکان تەنانەت ئەو لەو چوارچێوە بەرتەسک و نادیموکراتیکەی خۆشیاندا بەو پێوەرە عیبدارانەی خۆیانیش هێشتا بەو پێوەرەشەوە تازە بە نەزەری من ناوزەتکردنی بە ناوی هەڵبژاردن شتێکی هەڵەیە ئەمە میکانیزمێکە بۆ هەڵێنجان و دەرکێشانی دەنگ ڕەئی لە خەڵک فقط بۆ نیشاندانی مەشروعیەتی خۆیانە وەک فارسەکان دەڵێن ئیستیفادەی ئەبزاریە لە خەڵک نەک ئەوەی ئەو جۆرەی دموکراسی ڕاستەقینە و حاکمیەتی خەڵک دەڵێ حاکمیەت ناشی لە ئیرادەی خەڵکە کە بە ئینتیخاباتی ئازاد دێتە بوون نە حاکمیەتی خەڵکیان قبوڵە نە ئینتیخاباتی ئازاد بەڵامی دی ئەم بارودۆخەوای کردووە کە پێوە لکاوە جۆرێک وشەی هەڵبژاردن و تەشریفاتەکەی و زاهیرەکەی و ڕواڵەتەکەی و تێکوڵەکەی یان پێوە لکاندووە بەڵام لە ناوەڕۆکدا هیچ وەخت ئینتیخاباتێکی ڕاستەقینە لە ئێرانی کۆماری ئیسلامیدا نەبووە. بەڵێ دروستە. کا عەبدوڵڵا بۆ شتانەی کە جنابەت ئاماژەت پێکرد ئێوە پێتان وایە ئێران بەرەو چ قۆناغێک دەڕوا؟ من پێم وایە تاوجێی بەم ئینتیخاباتە دەگەڕێتەوە چون بابەتی سەرەکیەکە وە دیارە ئەوەیە من ئەو ڕەدی سەلاحیەتە بەرفراوانانە ناشی لەوە دەبینم سەرچاوەکەی لەوەدا دەبینم کە ڕۆژ بە ڕۆژ ئاڵقە و بنگەی کۆمەڵایەتی ئەم حکوومەتە کزتر و لاوازتر دەبێت بەرتەسکتر دەبێتەوە جاران مهم نەبوو دوو دەورە ژەحمەدی نەژاد ببێ دوو دەرۆژ فڵان ببێ فیساریش ببێ بە مەرجێک دەست و پەیوەندی خۆیان بێ لەگەڵ خۆیان بێ سەرجەم نیزامەکەی قبول بێ جاری وا بوو خاتەمی داهاتە سەرکاری سڵاح تەڵەب داهات ئەوانەشیان تازە نیزامەکە لەوە ئاسیب پەزیرترە کە تەنانەت ئەو دەرەجەشی لە ئینتیخاب بینی تەنانەت مۆرەکانی خۆشیان بۆ تەحمل بکرێ من پێم وایە زۆر ئاسیب پەزیرترن لەوانە زۆر بێچارەترن لەوانە ئەم ڕژیمە تازە نە بە فکری ئیدارەیەکی ڕاستەقینەی وڵاتە نە بە فکری پەرەسەندن و گەشەی ئابووریە نە بە فکری گەشەی فەرهەنگی و کۆمەڵایەتیە نە بە فکری پێشکەشکردنی خەدەماتە بە خەڵکە ئەوانە کاری دەوڵەتن لە دنیادا لە دنیای پێشکەوت و متەمەدیندا ئەوانە کاری دەوڵەتن هیچ کام لەوانە مەبەست نەماوە لە هەموو ئەوانە یەک لە ئەبزارەکان یەک لە میکانیزمەکان کە ویژ میکانیزم و ئۆرگانی سەرکوتە هەرەوە کار دەکات لە ئێران بەقیەی کۆمەلگای وێڵ کردووە ئەلان ئێران بێ ساحێبە لەباری ئابووریەوە هەرچی و پەرچیە بەرنامەیەکی گەشەی ئابووری لە ئارادانیە بەرنامەیەکی گەشەی کۆمەڵایەتی لە ئارادانیە پەروەردە و ئامۆزش و پەروەرش پەچی خراوە معلم ئەوە وەزعیەتی کرێکار و بەرهەمهێنان ئەوە وەزعیانە وە باقیەکەی دیکەشی هەر ئاوە سیاسەتی خارجیەکەی غیری موشک فرەدان بۆ ئەم سەفارەت و ئەو سەفارەت و ئەم پاڵایشگا و ئەم وڵات و ئەو وڵات و نائەمنکردنی هەموو ناوچە ئەمە کوا سیاسەتی دەوڵەتە ئەوەی ئێران دەیکە بۆیە هیچ کام لەوانە یعنی تۆ لەگەڵ دەوڵەتێک جا با خۆشیشت نەوێ با بڵێن مافی نەتەوەی کوردیش نەدا بەڵام سیستمێکی دەوڵەتی ڕێکوپێک و کارامەی بێ ئەوەش نییە بۆیە ناکارامە بوون نامودیریەت بوون هەرچی و پەرچی گەندەڵی هەمووی ئەوانە تان و پۆی ئێرانی تەنیوە ئیلا دەستگای سەرکوتەکە نەماوە دەی لەم حاڵەدا ئەم ڕەدی سەلاحیەتە فراوانانە بە بڕوای من معنای ئەوەیە کە
بەشێک لە خۆشیان دڵسارد دەبێتەوە ریزش و هەڵوەرین لە نێو ریزەکانی خۆشیان بەوجود دێ من بە قۆناغێکی زۆر هەستیاری بۆ کۆماری ئیسلامی دەزانم و بۆیەشە خەڵک دەبێت هەستی پێ بکەن دەبێت تێی بگەن لەم وەزە نابێ بەهانایەوە بچن وەلو مەبەستیان ئەوە نەبێ بەهانایەوە بچن بە خەیاڵی خۆیان پێیان وا بێ فڵانە نوێنەری شوورا باشترە لە فیسارە قەی ناکا بۆ ئەوە دەنگ بدەین ناوانەکەن ئەم جارە لەگەڵ هەموو جارێکیش فەرق دەکات عەمەلەن دەبێتە ئەوەی بەهانای ڕژیمەوە بچن و نابێ ئەو کارە بکەن. دروستە. کاک عەبدوڵڵا ئاماژەت بە ئەو کەسانێکی کە خۆیان کاندید کردووە لەلایەن شۆڕای نیگابان یا بڕێک نەهادای تر هەیە حکوومەتی وەکو کە خۆیان پێی دەڵێن نەزارەتی ئستسوابی و مەجموعەی لەو نەهادانە ئەمانە ڕەدی سەلاحیەت کراونەتەوە مەسەن بۆ نمونە عەلی لاریجانی کە ڕاوێژکاری خودی خامنەی بووە یا مەسەلەن ئیسحاقی جانگیری کە مەسەلەن خامنەی داینابوو بە پەیوەندی نێوان خۆی و ئیسلاح تەڵەبەکان یا حتا ئەحمەدی نەژاد کە دوو دەورە بۆ خۆی سەرۆ کۆمار بووە بەڵام لێرە پرسیار ئەوەیە دیارە ئەمە هەمووی بە ئاگاداری خودی خامنەی دەکرێت خامنەی دەیهەوێت چی بسەلمێنێت پەیامی خامنەی چییە ئەسەن چی لە مێشکێتی مەسەلەن لەسەر ئەم هەڵبژاردنە و حەزبی ئەم کەسانە کە بە قەولی جەناب وتت ئەمانە پایەهای ڕژیم بوون بەڵام ئێستاوا نەماون جاران هەرچەند هەمیشە ئەو ڕژیمە دژی خەڵکی بووە و بە تایبەتی دژی کورد بووە دژی نەتەوە بندەستەکان بووە هەمووی ئەوانە بوون بەڵام لە نێو خۆیدا مەحکەمیەکی نیسبی هەبوو کە بۆی تەحمل دەکرا یعنی بۆی تەحمل دەکرا یەکێک بێ تۆزێک بە قەولی خۆیان زاویەشی بێ لەگەڵ فلانە کەسەی دیکە ئەلئان چکۆڵەترین زاویەیەک بە قەولی خۆیان تەحملیان بۆ ناکرێت یەکێک بێ دوو کەلیمە قسەیەکی جیاواز بکە ئەساسی ئەم ڕژیمە دەبات پێی دەچێتە ژێر دەکەوێتە لەرزە ئەلئان مەجبورن بە تەواوی مانە دەست بە ئاڵقەیەکی تەنگ و کە ڕۆژ بە ڕۆژ بچووکتر دەبێتەوە ئەویان بۆ ماوەتەوە باوەڕم پێ بکە لە نێو ریزەکانی کە تا دوێنێ لەگەڵ ڕژیم بوون لە نێو ئەوانیش ریزش هەیە پێدوانە بێ حتا هێزە ئینتیزامیەکان یا هێزە سەرکوتکەرەکانیش بەدەنەیان هەمووی عینن وەکسەرەوەوان ئەوانش بە زۆرە ناڕازین ئەوانیش بە جۆرێک ناڕازین ئاخر تۆ لاریجانی و ئەحمەدی نەژاد و کێو ئەوانە ڕەدی سەلاحیەت دەکەی ئەوانش خەڵکانێکیان هەیە ئەوانیشی پێ دڵسار دەبنەوە تەنانەت زۆرێک لەوانەی کە تا دوێنێ مۆرە بە حیساب داهاتن کەسایەتیەکی ئەم ڕژیمە بوون وەلا دەخرێن ئەوانە من هەمووی بەوە دەبینم ئێرانی یعنی کۆماری ئیسلامی ئێران نظامێکی تۆتالیتێرە ئەوانەی کە لەسەر نظامە تۆتالیتێرەکان کاری فکری و تئۆریچیان کردووە ئەویان دەرخستووە کە نظامە تۆتالیتێرەکان بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبن هەموویان بە پشتیوانی خەڵک جا با فریو بێ با تەوەهم بێ با فالانژیسم بێ با مەزهەب بێ با ئیدئۆلۆژیەکی چەوت بێ هەرچی بێ بەڵام بە جۆرێک کۆدەنجیەک دەنجێکی فراوان دێنە سەرکار بەڵام بە تێپەڕبوون لە چەند قۆناغ و ئەوە نوقتەی قووەتیانە ئەسەر دیکتاتۆریەکە بەمە دەکەن فەرقی دیکتاتۆری تۆتالیتەر لەگەڵ دیکتاتۆریەکی ئاسایی لەوەدایە هەرەوە نییە بڵێ پۆلیس لە خیابانە بۆیە دایان کودا ئەرتەشی 20 میلیۆنی خەڵک بە زەبری ئەوەی خەڵکت لەگەڵە جا تۆ هەزار جار پێ بڵێ بێ ئاگایە واشە فریودراوە متەوەهیمە متعەسیبە بەڵام ئەم خەڵکەی لەگەڵە ئەوانە پەرەوازە بوون پەراکەندە بوون لە دەوری لەو قۆناغی ئاخری خۆیدایە ئەم ڕژیمە تۆتالیتێرە کە زەعیفترین بنگەی کۆمەڵایەتی هەیە بۆیە تا دوێنێ بە خەڵکی دەکوودوەرن و 60% و 70% بەشداریان کردەوە نیشانەی مەشروعیەتە ئەلئان ئینتیخاباتی لێ بۆتە بارێک نازانێت چۆن خۆی لە کۆڵ ئینتیخابات بکاتەوە مەجبورە بەو نەزارەتە ئیستیسبابیانە تەنانەت بینی ئەو چەند نەفەرەی ماویشنەوە دیارە خامنەیی و کوڕەکەی و بە تایبەتی ڕەنگ بێ زۆرتر کوڕەکەی بڕیاریان داوە کەسێک ببێ بۆیە وا دەکەن کە هیچ کەس مانعێک نەبێ من ئاوای دەبینم بە قۆناغەکانی ئاخری زەعف و بێچارەیی و هەڵوەرین و بەرتەسکبوونەوەی پێگەی
کۆمەڵایەتیەکان دەبین. بەڵێ کاک عەبدوڵڵا سپای پاسداران ڕۆڵی سپای پاسداران چیە لێرە بۆ بێدەنگە سپای پاسداران چەندە دەتوانێت کاریگەری بێت؟ سپای پاسداران زۆر کەس دایکو سپای پاسداران کودتا دەکات لە چی کودتا دەکات بخۆی لەسەر کارە هەموو ئیقتیسادی ئێران کە دەڵێم هەموو یعنی بەشی زۆری ئیقتیسادی ئێران بەدەستیانەوەیە سیاسەتی خارجی بەدەستیانەوەیە ئەمنیەتی داخلی بەدەستیانەوەیە دەوڵەتەکان دەوڵەت بە معنای کابینە لە بیرتان نییە سوپای پاسداران یحیای ڕەحیم سەفەوی و ئەوانی کە وەختی کە خاتەمی لەسەر کار بۆ هەڕەشەیان لێ کرد یعنی دەوڵەتەکان و کابینەکان کۆنتڕۆڵ دەکەن ناتوانن لە قسەیان دەرچن نمایندەگانی مەجلیس هەموو کۆنە پاسدارن اقتصادیان بەدەستەوەیە سیاسەتی داخلیان ئەو جێی سیاسەتی کەلانە بەدەستەوەیە ئەمنیەتیان بەدەستەوەیە سیاسەتی خارجیان بەدەستەوەیە ئەخە دوێنێ بنەبوو زەریف هات شریتەکانی لێ بڵاو بۆ وەکتی مەیدان کە مەقسوودی سپای قودس ئەو هەمەکارەیەوە من سفرم وەکو نوێنەری دیپلۆماسی دەی لە چێ کورتا بکەن سپای پاسداران هەمەکاری ئێرانە لەم ئینتیخاباتەدا بێدەنگ بوون بە بڕوای من بۆ ئەوە بێدەنگ بوون کە لێی گەڕێن کاندیدایەک بێ کە 100% بە دڵی ئەوانە ڕەنگ بێ حتمەن واد پێم وایە وا دەبێ یاریەکی وەکو ڕئیسی دەبێ پێشبینیەکان ئەوە بۆیە خەڵکی بۆ حەزب دەکەن چونکە هەموو کەسی بۆ حەزب نەکەن تەنانەت لە نێو لە هەنگرانی خۆشیان ڕێک بێ دەنگنێنێتەوە یادەنا کەسێکی دیکەش لەو ئاخریەدا لەسەر هەر کەس ساغ بوونەوە ئەو کەسە عەمەلەن وایان حیساب کردووە ئەگە لە دەستیان دەرنەچێت دوایە وایان حیساب کردووە کە مۆرەیەکە لە دەست سوپای پاسداران بۆیە من پێم وایە سوپای پاسداران هەمەکارەی سیاسەتی ئێران ئەوە بۆ معنە نییە لە نێو خۆیاندا ناکۆچی نییە ململانێ نییە لە نێو خۆیاندا ناڕزایەتی نییە لە بەدەنە بەرامبەر بەسەرەوە ناڕزایەتی نییە نا ئەو دەستگایە ئەوەندەش پتە و نییە کە لە دوورەوە ڕادیارە لە ناوخۆیان زۆر لەوە کرمۆڵترن ئەوانیش بەڵام بەهەرحاڵ کۆنتڕۆلی ئێرانیان بەدەستەوەی بەڵێ کاک عەبدوڵڵا ئاماژەکان دەڵێن بە احتمالی زۆر ڕئیسی هەر دەستنیشانی خودی بێتی ڕاهبەری بێت و یا سپای پاسداران بەرحاڵ بێ بەسەرەوە کۆمار بەڵام ڕوانگەیەکی تریشێ دەڵێ ئایا ئەم بۆ مانانیە کە مەسەلەن ئەمان تەسفیە حسابێکن لەگەڵ خودی ڕئیسی مەسەن ڕئیسیش نەبێ کەسێکی تر بێت و خامنەیە بتوانێت مەسەلەن کوڕەکەی خۆی بێنە سەر کار و بەرحاڵ لەم سکەش بێتەوە مەبەستم وایە ڕئیسی ئایا دەبێت یانە بەرحاڵ ئێستا معلوم نییە بەڵام ئەو ڕوانگەش هەیە کە ڕئیسیش احتماڵی هەیە بیهێنن وەکو باقی خەڵکەکانی تری خۆیان کە بە زۆری حەزبی کەن و ئەویش لەو باز نەبێتە دەرەوە چەند لە ئەمە ڕاستی فێڵەکانی ئەوان بە ئێمەمانان پێشبینی ناکرێ بەڵام تەسەوری من بە خوێندنەوە بە بیستن بە لێکدانەوە ئەوەیە درەنگی یازوو مجتەبای خامنەیی دێمەجی باوکی وەکو ڕاهبەر تۆ بڕۆ سایتە ڕەسمیەکەی تمەشاکە لە ئێستاوەنی و ئایەت الله العوزما مجتەبا خامنەیی بۆ بیدەن بە کەسی دیکە چونکە خۆی گوێ نادەنە بەرژەوەندی خەڵک گوێ نادەنە بەرژەوەندی وڵات گوێ نادەنە هیچ مەسلحەتێک کە باسی خەڵکی تێدا بێت ئەوانە جەماعەتێکن هەتا مێشتی ئێسقان فاسد و هەتا مێشتی ئێسقان سەرکوتگەر و بۆ خۆیان دەزانن چیان بەسەر خەڵکی هێناوە ئەخ بۆ خۆیان دەزان خومەینی دامەزرێنەری ئەم نیزامە نەبوو خۆ لەگەڵ هیچ کەس قابلی مقایسە نەبووی تر باوکی هەموو ئەو نیزامە بوو لێ کوڕەکان کوشت نەوەکەشیان بێدەست کردووە و خۆیان ویان لێ کرد بۆ کارێکی وا دەکەن ڕاهبەری بدەن بە کەسێکی دیکە کە ئەو بەڵایە بەسەر مجتەبا و بنەماڵی خامنەی بێنێ ڕەفسەنجانیش بەمان شێوە کارە بوو ڕەفسەنجانی ئەو کەسە نەبوو ئەو درۆزلەی ساز کرد بۆ خامنەی بەو وەسیلە دەنجی مەجلیسی خوبرەگانی بۆ کۆ کردەوە دەی بە پیری لە نێو ئێستەخردا نەیان خنکان دەزانن چیان بەسەر مخالیفینی نەک مخالیفینی نیزام نەک کورد و عەرەب و بەلوچ نەک کرێکار و ژن و چەپ و
ئاکتیویستی سیاسی، نە بەهایی، نە مەسیحی، نەک میلەت، لە نێو خۆیان، لە نێو کاربەدەستان، لە نێو شکەنجەگەران، لە نێو سەرکوبگەران دەزانن چیان بەسەر یەکتری هێناوە. یعنی بەحاڵ دەستی کەسێک لە دەسەڵات بەربێ هەتازە تا قعری جەهەنەم دەی بە نەخوارێ دەی بۆ ڕازی دەبێ ئەوە بکە. ئەو کوڕە 25 ساڵە تەمرین دەکات لە مەکتەبی باوچیدا. بۆ دێڵن مەگەر بە زۆر ئەم قسەیەکم نییە ببێتە شەڕ و ناکۆچی نێو خۆیان، ئەوە نازانم، بەڵام ئەگەر بە بەرنامە و نەخشەی خۆیان بێ ئەمن پێم وایە جا بە هەر سێناریۆیەکەوە، بە هەر محەلیلێکەوە، بە هەر میکانیزمێکەوە نازانم، بەڵام بە تەسەوری من زەحمەتە کەسی دیکە بکەن بە ڕاهبەر غەیری کوڕەکەی خامنەیی نەبێ. بەڵێ کاک عەبدوڵڵا، بناژۆ خوازان، نەرید خوازان، بە تایبەتی ئیسلاح تەڵەبان، دیارە ئەم دەورە ئیسلاح تەڵەبان هیچ کاندیدێکیان نەبوو، بەڵام ڕەدی سەلاحیت کراوەتەوە. ئەساسەن ئیسلاح تەڵەبانیش دیارە شکستیان خوارد، ئەم هەموو دروشمانەکە هێنایان کە کردیان، بەڵام هەتا ئێستاش مەسەلەن بۆ نمونەکە کە بیسەلمێنن کە ئەمانیش نەگەڵ خەڵکن بۆ بەڕاستی و بە حەقیقەت ئیسلاح تەڵەبن، تەنانەت مەسەلەن ڕاگەیانێکی بچووکیان نەداوە لەسەر بایکوتی هەڵبژاردنەکان. ئێوە پێتان وایە چارەنووسی سیاسی ئەمان چی لێ دێ ئەم تەیفانەکە هەن لە ناو دەسەڵاتە؟ مەبەستم ناوخۆی ئێران ئەم لایەنانە. ئیسلاح تەڵەبان دەمێکە دوور خراونەتەوە، پەراوێز خراون و حتا بۆ زینەت المەجالیس بۆ ڕازاندنەوەی سفرەی نیزامیش کاوچیان لێ وەرناگرێت. جاری جاران هەرچەند هەموو لەو نیزامە پشتیوانیان دەکرد بە ئیسلاح تەڵەب و بە وسولگراوە، بەڵام وسولگراکە دەسەڵاتی ئەسلی پێ بوو، سپای پاسدارانەکە بوو، بەیتی ڕاهبەری بوو، دەستگاهای ئەمنیەتی و نیزامی بوون، بەڵام دیسان خاتەمیەکیش مەسەلەن تەحەموول دەکرا. ئەلئان نظام عەرزم کردی تەحەمولی ئەوەی نەماوە، یەک ئیسلاح تەڵەب بێتە سەرکار وەک تەقینەوەیەکی گەورەی لێدێت لە کۆمەلگا، وەلەو ئیسلاح تەڵەبان هەمان نیزامیان دەوێت. ئاستانەی تەحەمولی نیزام زۆر هاتوۆتە خوارەوە، ئاسیب پەزیریەکەی زۆر چۆتە سەرەوە. بۆیە من پێم وایە ئیسلاح تەڵەبان ئەم جارە حتا بۆ گەرمکردنی تەنووری ئینتیخاباتیش نەیانهێشت ئیسلاح بە قەولی خۆیان لە منە و تەقسیم بەندیانە بێندە ژۆ نەبێ قبوڵ بێ، بەڵام میانە ڕەوێکیش حتا بێنن، یعنی بۆ گەمەی ئینتیخاباتیشیان بۆ ناکرێ، نەکرد ئینتیخاباتێکی ڕاستەقینەیان بۆ بەرەوە ناچێ، گەمەی ئینتیخاباتیشیان حتا بۆ ناکرێ. منەوانە هەمووی بە نیشانەهایەک لەو قۆناغی ئاخری نظامی تۆتالیتەر دەبینم کە وەکو زینەت المەجالیس بۆ ڕازاندنەوەی مەجلیس ئینتیخابات یا گەرمکردنی تەنورەکەش بێ، حتا ئەوەشیان بۆ تەحەموول ناکرد. بەڵێ ڕاستە. کاک عەبدوڵڵا، دیارە کۆماری ئیسلامی شانۆ زۆر بەکارەبات، مەسەن بۆ نمونە ئەسەنەن هاوکاتکردن و تێکەڵکردنی خودی هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری لەگەڵ هەڵبژاردننی شۆڕای شار و گوندەکان. پێم خۆشە بۆ کە مەسەنەن خەڵکی لەوە تێ بگات بەڕاستی جیاوازی ئەم دوو هەڵبژاردنە چییە؟ وەختی خۆی دەتوانێت لە نظامێکی ڕاستەقینەی کە ئینتیخابات تێیدا معنای هەبێ بۆنێکی لە دموکراسی بردبێ، ئەو دوانە دەتوانێت معنایەکی بێ. بەڵام لە ئێران بە تایبەتی لەم ئینتیخاباتە من پێم وایە هیچ کەس نابێ فریوی ئەوە بخوا و دوی ئەوە کەوێ بڵێ من کارم بە ئینتیخاباتی ریاسەتی جەمهوری نییە، کاکە من دەچم بۆی لە شارەکەمان فلانە کەسە کە تۆزێک باشترە لە فیسارە کەسە، یا خزمی خۆمە، تایفی خۆمە، هاوشاری خۆمە لە قەدیمەوە دەیناسم، کاکە من دەنگ بەو دەدەم، من خۆ دەنگ بە جمهوری ئیسلامی نادەم. ئەمە هەڵەیەکی گەورەیە، من هیوادارم خەڵک تووشی ئەو هەڵەیە نەبن و ئەو کەزە و پاساوە نێنێتەوە، کەزە و پاساوەی قبوڵ نیە. با پێتان بڵێم گرنگ ئەوەیە سندوقەکانی دەنگدان بە تەواوی مەعنا چۆڵ بن. گرنگ ئەوەیە ئێمە وەکو نەتەوەی کورد، وەکو میلەتێکی کە سەربەرز و ڕووسورین، ئێمە ناسراوین بم خۆشبەختانە ئێمە لە سەرەتاوە ئەم نیزامەمان ناسی، داوای مافی خۆمان دەکرد
میلەتێکی قبول نەکەر بووین و دەبێ ببین میلەتێکی سەربەرز بووین میلەتێکی ڕووسوری نێمە دەبێ ئەوە ڕاگرین نابێ ئەڵەتە هیوادارم هەموو ئێران پێشم وایە پێشبینی من ئەوەیە من گەشتبینم بەرامبەر بە تەحریمێکی زۆر فراوان لە ئێران چون ئەو کەمپینەی ئەمن دەیبینم لەم ئینتیخاباتەدا کراوە هەرگیز لە مێژووی جەمهوری ئیسلامی بۆ تەحریم و بۆ بایکۆتی ئینتیخابات نەکراوە جا کورد دەبێت لە پێشەوە بێت ئەو پاساوانە نێنینەوە بۆ خۆمان من پێم وایە ئەگەر بە یارمەتیم بکەیت لە کاتێ بێت من تەحریمی فعال ئێمە باس تەحریمی فعالمان کردووە چی وەکو کۆمەڵە چی وەکو ناوەندی هاوکاری حیزبەکان کە خۆشبەختانە زۆر یەکگرتووانە لەو بارەیەوە دواون و بانگەوازیان کردو من پێم وایە ئەگەر کەسێکیش لە تایفەیەک بوو تەحریمی فعالیەنی ئەوە لە زیاتیەوەی بڵێ وڵای هەچی بخۆ تایفەی من هەر عیبیشە لە ڕوو دەدەمێنم دەدەچم ڕێیەکی بۆ تێدەخەم بە پێچەوانە بانجی کەن شەرمەزاری کەن لە مەجلیسی خانەوادەجی خۆیاندا پێی بڵێن لە تایفی خۆیاندا پێ بڵێن ئابرومان مەبە ڕۆژێک دێ خەڵک حیسابی ئەم کەسەی کە لا دەدا لە خەڵک ئامادە نییە لەگەڵ خەڵک بێ ڕۆژێک دێ مای شەرمەزاری خۆی و خانەوادەکەی دەبێت نەیەڵن ئەگەر تۆ دەنگنادەی برادەری کاسبی من کاری چاک دەکەیت بەڵام هەرەوە نییە بۆ خۆت دەنگ نەدەی تەحریمی فعالیەنەوە مێڵە جیران دوکانەکەت دەنگ بدە پێی بڵێ بۆ کوێ دەچی لە گەڕەکێکدان هاو معلمن معلمی خۆشەویست تۆ کە بۆ خۆت ناچی دەنگ بدەی کافی نییە سەری خۆت بەردەیەوە بڵێ خۆ من لە ماڵم ناچم دەنگ بدەم نانا دەنگ هەڵبڕە ناڵم لە خیابان تەزاورات بکە بەڵام لەگەڵ معلمەکانی دیکە ئێوە قسە و باستان هەیە دۆستایەتیتان هەیە کۆڕ و کۆمەڵتان هەیە پێیان بڵێ بۆیە هەموو کەس دەبێ لەو کەمپینەدا بەشداری بکە ئەوە نیە حیزبەکان کەمپین دەکەن و خەڵکیش دەڵێن الحوکم لله بە قسەیان دەکەین حیزبی خۆمانن بۆ خۆت ئاکتیڤیستی ئەوە بە بەرۆکی خەڵک بگرن دەزانی هاوشاریەکت دۆستێکت ناسیاوێکت لەوانەیە زەعف نیشاندا یا بچێت دەنگ بە دۆستێک خزمێک کەسێک بدا لە ڕوودا بمێنێ یا لەوە خراپتر بچێت بۆ خۆی کاندیدکە بچن بەرۆکی بگرن قەناعەتی پێ بکەن قسەی لەگەڵ بکەن لێی تووڕە بن بەسەری دابێن بڵێن عیبەیەکی گەورەیە ریزی میلەتی کورد درزی تێمەخە ئێمە دەبێت بە یەک پارچە ئەو جۆرەی لە مانگرتنە گشتیەکاندا تا ئێستا کردومانە ئەو جۆرەی لە ڕاپەڕی نەگشتیەکاندا کردومانە ئەو جۆرەی بۆ خۆمان ناو ناوبانجێکمان لە دنیادا بەدەستێناوە دەبێت ئەو جۆرە بین کەس درز لە ریزی یەکگرتووی نەتەوەی کورد وەگەلی کورد دروست نەکە من بەوە دەڵێم تەحریمی فعال هەر من نیم ئاکتیڤیستی بوو کورد تۆ زۆرتری ئاکتیڤیستی تۆ لە نێو خەڵکەکەدای مەیەڵە بیکەن کافی نییە خۆت نەیکەی مەیەڵە بیکەن بە هەر زمانێک بە هەر نەوعێک بۆتان دەکرێت نێڵن بیکەن ببێ بە گفتمانێک عەبدوڵڵا لە ناو خەڵک ببێ بە شتێکی ویژدانی بۆ خەڵک خەڵک ئەحساسی ئەو کەسەی کە هیوادارم نەبێ ئەو کەسە بەڵام ئەو کەسەی دەچێ هەر چاوە چاو بکە پێ عیب بێ بزانیارێک کەس هەیە دەیبینێ وەک شەرمەزاریەک وەک عیبەیەک دەبێت مەشا بکرێت کاک عەبدوڵڵا دێمە سەر کۆمەڵە وەکو یەکێک لە حیزبە سەرەکیەکانی کوردستانی ڕۆژهەڵات کە هەمیشە کاریگەری بۆ گفتمانی کۆمەڵە دیارە هەر لە 12 ساڵی 1358 کە خاکە لێوە بڵێ ساڵی 1358 کە دەنگی نایدا بە کۆماری ئیسلامی دەیزانی ڕژیمێکی توتالیتەرە دیکتاتۆرە نامەشروعە و هەمیشەش هەڵبژاردنەکانی لەناو کۆماری ئیسلامی چونکە هیچ نەوە دەموکراسیەک حاکم نییە لە وڵاتە هەمیشە بایکوتی کردە ئێستش کۆمەڵە وەک خۆی و هەروەها کە لە ناوەندی هاوکاریەکێک لە حیزبە کاریگەریەکان لەناو ناوەندی هاوکاری بە تێکرای دەنگ ئەو شتێکە جنابت باست کرد تەحریمی فعالە تەحریمیان کردا پێتان وایە کاریگەری چۆن دەبێت لەسەر جەماوەر لەسەر خەڵک دواتر کاریگەری ئەم تەحریمە چەندە دەتوانێت تەئسیری بێت لەسەر ڕووداوە گرنگە سیاسیەکان بە تایبەتی هەم لە ئێران و تایبەتی تر لە کوردستانی ڕۆژهەڵات کاریگەری
بێگومان دەبێ من کاریگەریەکی بەوە دەبینم کە کورد ئەگەر ئەو جۆرەی پێشبینی دەکرێت و ئەو جۆرەی شیاوە ئەو جۆرەی حەقی خۆیەتی بە تەواوی مانا سندوقەکانی دەنگدان چۆڵ بکە و لە ماڵ بمێنێتەوە ئەو شارە دەبێت پەپووی لێ بخوێنێ. ئەگەر ئەوە ببێ ئەمن پێم وایە لە کێشە و ململانەی گەورەی بینی گەلی کورد و حاکمیەت جمهوری ئیسلامیدا ئەمن بە سەرکەوتنێکی گەورەی دەزانم کە کورد بۆ خۆی تۆماری دەکەن. ئەو سەرکەوتنە غوروری دەباتە سەرێ، بڕوا بەخۆی دەباتە سەرێ، ڕێگە بۆ خەباتەکانی داهاتوو خۆش دەکا، زەمینە بۆ ئەوان خۆش دەکا، هەموو کەس ئیحساس دەکا بەبێەوەی هەزینەیەکی بێ، بەبێەوەی قوربانیەکی دابێ، بەبێەوەی پوڵێکیشی تەنانەت خەرج کرد بێ. کاکە کەم هەزینەترین نەوعی بە شکست کێشانی نەخشەکانی جمهوری ئیسلامی خبۆ نابێ بیکەیت. بۆیە پێم وایە یەک کاریگەریەکی گەورەی لەسەر غرور و بڕوا بەخۆ و هەست بە سەربەرزی و هەست بەوە بکەین کە لەمبۆزی ئەو ڕژیمۆمان لە خۆڵ وەرداوە. ئەوە جارێک کەم نییە بۆ خۆی. دوو ئەگەر لە ئێرە نیشانیشی دەدەین بە کۆمەلگەی نێونەتەوەی بە بەقی خەڵکی ئێران بە ناوچەکە بە هەمووی نیشان دەدەین کورد میلەتێکی با ئیرادەیە. بەوە نییە ئەن دەسەڵاتی خۆی بەدەستەوە نییە، بەوە نییە مافەکانی پێشێل کراوە، بەڵام میلەتێکی با ئیرادەیە لە ژێردەستەیشدا نیشان دەدا کە زنجیر قبوڵ ناکە. و منەوە زۆر بە گەورە دەزانم ئێمە نابێ میلەتێکی دروستە ئێستا مافی خۆمان نییە، دەبین ڕۆژێک بێگومان بە باشترین شێوە، بەڵام حاڵی حازر نەبووین بە خاوەنی مافی خۆمان. ئەوش چێ نایڵێ دوژمنێکی وەکو جمهوری ئیسلامی پێشی پێگرتووە، بەڵام لە پاڵ ئەوەشدا کە ماف خوراوین بەڵام تووسەری خۆر نین. ئێمە میلەتێکی بێدەنگ و بێهەست نین، خۆمان باریک ناکەینەوە سەر هەڵدەبڕین، دەنگ هەڵدەبڕین. و من دەڵێم ئەم دەنگ هەڵبڕینە ئەو بێدەنجیەی ڕۆژی ئینتیخاباتی جمهوری ئیسلامی گەورەترین دەنگ هەڵبڕینە. دەنگ دەداتەوە لە دنیا بەبێ هیچ هەزینەیەک، بەبێ هیچ ئەرک و زەحمەتێکی ئەوتۆ. جاو سەفەر ئەگەر ئێران هەمووی ئەو جۆرەی پێشبینی دەکرێت و بەو کەمپەینە گەورەی کە ئێستا لە ئارادایە سندوقەکانی دەنگدان چۆڵ بن یا زۆر کەم خەڵک بچن، من وا دەزانم لەسەر کۆمەلگەی نێونەتەوەی کاریگەری گەورەی دەبێت. ئێران هەمیشە ئێرانی کۆماری ئیسلامی هەمیشە خۆی بەوە ڕاناوەکە ئەوە نییە خەڵک دێنە سندوقەکانی دەنگدا مەشروعیەتی لەبەر چاوی کۆمەلگەی نێونەتەوەی ویستوێتی مەشروعیەتێک بۆ خۆی دەست و پا بکە، ئەو حربەی لێ دەستێنەوە، ئەو دارەی لە دەستدا دەخەیت. وە زۆر کاریگەری هەیە، دنیا دەیبینێ هەر کەسە هەر تاکە بۆ خۆی مەسئولە و دەبێت بە مەسئولیەتی خۆی عەمەل بکە، دەبێت ویژدانی خۆی قازی بکە و نەچێتە ئینتیخابات. بەڵام کە هەر تاکە بە وەزیفەی خۆی عەمەلی کرد دەبێتە بەڕاستی تەقینەوەیەکی گەورە، بێدەنگە بەڵام دەبێتە تەقینەوەیەکی سیاسی گەورە. و من بەڕاستی پێم وایە جمهوری ئیسلامی وەک فارز دەڵێن تو دڵی خاڵی دەبێت، بە زعفی خۆی پێی دەبا، با بە تەرەفدارانی خۆی تووشی ریزش دەبن، دەستیان دەلەرزێ لەسەر کوتەکانی سبەی ڕۆژی خەڵکدا. دەزانن پاشە ڕۆژێکی نامێنێ، دەبێت لایەنگرانی خودی ئەو ڕژیمەش پێ بزانن کە پاشە ڕۆژی نییە ئەو ڕژیمە، چارەنووسی خۆیان بەو ڕژیمەوە گرێ نەدەن، پێیان نیشاندین لەو ئینتیخاباتە، لەو بەناوی ئینتیخاباتە، ئەوانیان پێ نیشاندین. بەڵێوە کاک عەبدوڵڵا، دیارە کورد و بزوتنەوەی ئازادی خوازانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات ئەوەی کە جنابەت فەرمووت ئەزموونی هەیە. ئێمە مانگرتنە گشتیەکەی ساڵی 1384 هەفتەی خەرمانان ئەوانە کە خەڵک بەدەم بانگەوازی حیزبەکان هاتن و بەڕاستی مەبینیمان ئەوەی ئەخیر هەفتەی خەرمانان
لە سەدا 90 زیاتری خەڵکی کوردستان مانگیانگەر لە ماڵەکانی خۆیان ناتن دەرەوە وا دیارە کاریگەری حیزبەکان یەکجار زۆرە بۆ ئەم خولەش بە جۆرێک هاوئاهەنگێک هەیە لە بینی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی وە کورد بە تایبەتی و تەنانەت ئۆپۆزیسیۆنی ئێرانیش ئەم دەورە هەم کەمپەنیان داناوە هەم بانگەوازی واکەن کە خەڵک بەشداری لە انتخابات نەکەن ئەم هەمسوویەکە هەیە بەبەستم ئۆپۆزیسیۆن بەگشتیە لە ئێران وا دیارە کە جناب باسر کرد ڕژیمای دیکتاتۆری ئاسەوارەکەی دیارە چەند قۆناغدەبرێکە وردە و دەم ڕژیمە دیارە بەرەو کۆتایی نەمان دەڕوە پێتان وایە ئەم هاوەهەنگیە کە لە بینی هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەیە چە کورد چە غەیرە کورد بە تورک و فاس و بەلوچ و عەرەب و با سەرجەم باقی لایەنەکانی تر پێتان وایە ئەم هاوەهەنگیە بەردەوام بێت وڵا هیوادارم بەردەوام بێت بۆ ئەم انتخاباتە بەردەوامە ڕەنگ بێ ئێمە وەکو کورد لە هەموو کەس زەرەرمەندتر بین لە مانەوەی ئەم ڕژیمە بەڵام بە تاقیتەنێ بە ئێمە ناڕوخێت بۆیە ئەم هەماکاریە ئەم هەماهەنگیە هەم لە جوابی منفی بەناو انتخاباتەکانی کۆماری ئیسلامی هەم لە جوابی منفی بە خودی نیزامی کۆماری ئیسلامی شتێکە پێویستە پێویستیەکەی پێویستیەکی عینیە لە بەرخواست و دڵی من و دڵی تۆ ئەوانە نییە ئەو هەماهەنگی و هەمکاریە نەبێت لابردنی ئەم ڕژیمە مومکین بۆیە من هیوادارم ئەو هەماهەنگیانە ببێ دیارە کورد پێشەنگ بووە جێگەی خۆی هەردەمێنێ و هەردەبێ پێشەنگیش بێ و ئەمن بەش بە حاڵی خۆم وەکو تاچێکی کورد هەست بە سەربەرزی دەکەم هەست بە سەربەرزی دەکەم کە ئێمە لەو ئیمتیحانە سەختانە سەربەرز هاتی نەدەرێت زۆر ڕۆڵەی قارەمانی کورد گیانی لە دەستدا زۆر خانەوادە زیانیان بەرکەوت زۆر مەڵک مسادەرە کرا زۆر خەڵک لەسەر کار دەرکرا بەڵام ئابروو حیسیەتی گەلی کورد ڕاگیرە غرور و بڕوا بەخۆکەی ڕاگیرە بۆیە من پێم وایە ئەم هەمکاریە پێویستە و پێشەنگایەتی کوردیش پێویستە زۆر بە باشی دەزانم ئیتر دوا ڕۆژ چی لێ دێ ئەوە شتێکی دیکەیە ئێمە وەکو کۆمەڵە بارەها ئەوەمان باس کردووە ئێمە خۆمان پێش هەموو شتێک بە ئاڵا هەڵگری ڕزگاری نەتەوەیی گەلی کورد دەزانین ئێمە وەزیفەی پاراستنی کوردستان و بەرژەوەندی باڵای کوردستان وەزیفەی سەرەکی و ئەرچی سەرەکی سەرشانی ئێمەیە دەی ناوەندیش مەرکەزێکە دروست کراوە بە بڕوای من هەنگاوێکی زۆر پیرۆزە ڕەنگ بێ زۆر هێشتا هەنگاوی دیکەمان بێ بیبڕێ ئەوە بە جێگەی خۆی بەڵام ئەم هەماهەنگی و هەمکاریەی کە لەم ساڵانەی دوایی لە نێو ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێراندا بووە من بە پیرۆزی دەزانم بە هاودەنگی ئەم هاودەنگیە دڵگەرمی دەدا بە خەڵکی ئەم ناوەندە حەقە و پێشم وایە بەڵام حەقە جێگەی متمانە و باوەڕی خەڵکی کوردستان بێ قسەی لێ ببیستن حیزبەکان بۆ خۆیانیان نییە کاکە بۆ ئەو میلەتانە بۆ ئەو خەڵکانە ئەسڵن جودانین لەو خەڵکە ئەگەر جودا بوایان لەو خەڵکە ئەگەر تێکەڵ ئەوان نەبوایەن ئەگەر نوێنەری بەرژەوەند و مەسلحەت و خۆشەویستی و عەواتیفی ئەوان نەبوایەن نوێنەری ویست و ئێرادەی ئەوان نەبوایەن چۆن بەرگەی 42 ساڵ سەرکوب بۆی ئەدامیان دەگرت ئەلئانیش ئەوەی تۆ لەم ئوردوگا و ئەو ئوردوگای دەبینی ئەو قەترەیەکە لەو قیانوسی ئەو حیزبانە خەولت پێدەدەم نەک زۆر 48 سەعات وەزع بگۆڕێ ئەم حیزبانە نەک سەدان هەزار میلیۆنها کەسی کوردیان لەدەوە کۆ دەوێتەوە ئەمانە ئەم حیزبانە لە نەبوونی دەوڵەتی کوردیدا وەک نیمچەند نوێنەرێکی ئیرادەی خەڵک حسابیان بۆ کراوە و هەر حەقی شەوابێ سبەی ڕۆژیش لە کوردستانێکی ئازاد ئێمە هەڵبژاردننی ئازاد دەکەین نەگۆک جمهوری ئیسلامی بە پێی یاسا نێونەتەوەییەکان ڕێو شوێنە نێونەتەوەییەکان هیوادارم ئەو ڕۆژە بێت و بەڵام تا ئەو ڕۆژە
ئەو پتەوی و یەکگرتووی هەمیشە بۆ کورد لازمە تەنانەت ئەو ڕۆژەش چونکە ئێمە زۆر قۆناغمان ماوە جارێ بیبڕی بەڵام دەرحەق بە کۆماری ئیسلامی ئێران ئەمن پێم وایە ئەو هەماهەنگیەی کالان لە بینی هەموو خەڵکی ئێراندا هەیە بە عەرەب و بەلوچ و تورکەمەن و ئازەربایجانی و تارانی بە چەپ و بەڕاست و ئەوانەوە ئەمن زۆر زۆر بە فاڵێکی چاچی دەگرم پێم خۆشە کە ئاوایە ئەمە دیاردەیەکە کە نیشان دەدا جمهوری ئیسلامی قۆناغەکانی ئاخری ژیانی خۆی تێپەر دەکەن. بەڵێ کاوڵە دیارە پرسیار زۆرە من هیوادارم کە لە دەرفەتێکی تر بتوانین زیاتر لەسەر تەوارەکان و مۆزوعەکان قسەی زیاتر بکەین وەک کۆتا پرسیار دیارە کۆماری ئیسلامی ئەم هەڵبژاردنانەی بۆ گرینگە بۆچی بۆی گرینگە بۆی کە سەر لە نوێ مەشروعەتی خۆی داسەپێنێتەوە کە بڵێ من هەموو هەر هەموو بەرحاڵ کارشی زۆر بۆکات و بەشێکشی بەرحاڵ بۆ دژایەتیکردن لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتە ینی ئەوانە شەیە کە بۆوانش بڵێ پامێکیان پێ بدە کە من بە قەولی خۆیان حفزی ڕاگررتنی نظامی مۆجوود هەر بەرقەرارە بە هەر حاڵ پامی ئێوە ڕوو بە خەڵکی کوردستان چییە بۆ بایکوتی هەڵبژاردن کە ئەو ڕۆژە خەڵک هاوڕا بە یەکدەنگ بایکوتی بەرینی سندوقەکانی دەنگدا بکەن. من پێم وایە هەر لە قسەکانی شندا بوو پێشبینی دەکەم هەروە بێ بەڵام داواکاریشم هەروە بێ. ناوەند داوای کردووە کە من ناوەند بە مەرکەزێکی مەشروعی سیاسی کوردستان دەزانم کۆمەڵە داوای کردووە ئەمنیش وەکو کەسێک وەکو برایەکی هەمولایەک کە عمرێکم لە خەبات بۆ ڕزگاری کوردستان و بۆ ئازادی و بەختەوەری خەڵکەکەی تێپەر کردووە هومێد و ئینتیزارم ئەوەیە کە هەموو کەس بە ئەرچی خۆی هەستێ پیرەکانی کە لە بیریانە ئەم نیزامە چی بەسەر خەڵکێناوە بۆ جوانەکانی بژێڕنەوە ئەو جوانە خوێنگەرمانەی کە ئازایانە هەمیشە خۆیان نیشان دەدەن ئەگەر زانیان شتێکە بۆ خۆیان ببن بە چالاکی تەحریم هەموو کەس دەبێ خۆی بە چالاکی تەحریم بزانێت تەحریمی فعال یعنی بێدەخڵدانەنیشی بڵێ خۆ من بۆ خۆم دەنگ نادەم هەرەوەندەم لەسەرە نە ئەمە سەرەتایی بەشە سەرەتاییەکەیەتی بەڵام وا باشەوە من داوا بە تایبەتی لە جوانەکان دەکەم ببن بە چالاکی تەحریم خەڵکی پەشیمان کەنەوە ئەگەر کەسانێک هەبن هێشتا بە هەر دەلیلێک بە هەر هۆکارێک پەشیمانیان کەنەوە بەسەریاندا بێن قسەیان لەگەڵ بکەن یعنی هیچ کەس نابێ ئەو ڕۆژە خۆی بە تەنیا بزانێت ئێمە هەموو لەو ڕۆژەدا پێکەوەی ئەمە بۆ جمهوری ئیسلامی ڕۆژی کرینی مەشروعیەتە بۆ خۆی مەشروعیەتی نەماوە بەڕاستی پێم وانییە بەوانش بۆی قەرەبوو بکرێتەوە بەڵام ڕۆژێکە بە خەیاڵی خۆی لە ئابروچوون نەزان دەدا ئاوا بڵێن باشترە تەنها مەشروعیەت تەواو بوو تازە مەشروعیەت دەمێکە لە جمهوری ئیسلامی هەڵگیراوە بەڵام هیچ نەبێت تۆزێک نەیە لە زۆر ئابرووی بچێت بۆ ئێمە وەکو گەلی کورد ڕۆژی نیشاندانی ئیرادەی نەتەوەییمانە دەبێت یەکریز و یەکدەنگ بینە و ڕۆژە کەس درز نەخاتە نێوانمان و هیوادارم بتوانین شانۆیەکی گەورەی ئەم یەکگرتوویی خەباتکارانەی خۆمان بە خۆمان بە ڕژیم بە گەلانی دیکەی ئێران و بە هەموو دنیا نیشان زۆر سپاس کە عەبدوڵڵا دیارە پرسیار زۆرە و کاتی بەرنامەکە شەوەندەیە هەروەکە ئەرزی بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵاتیم کرد حتمما لە کاتێکی تر و فرسەتێکی تر دینەوە خزمەتت بۆ کۆمەڵی پرسیاری تر کە لەسەر ئەو بابەتە بکرێت زۆر سپاس کاک عەبدوڵڵا بۆ ئەوەی کە داوەتی ئەمەت قبوڵ کرد و بەشداریان بەرنامەت کرد سپاس بۆیەوە کە ئەو فرسەتەتان بۆ من ڕەخسە بەڵێ سپاس بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی هیوادارم کە توانی بێتمان کۆمەڵێک پرسیار سەبارەت بە هەڵبژاردنەکان و کاریگەریەکان و ڕووداوەکان و پێشاتەکانی بۆ ئێوەمان باس کرد بێت تا دیداری تر ماڵەوە